ئمڕۆ ئەو هێرشانەی کە ئەیبینین دەوڵەتی تورکیا ئەیکاتە سەر ڕۆژئاوای کوردستان بۆ بە برینێکی گەورە بۆ بە زامێکی تر لە پاڵ زامەکانی ترا بۆ کوردستان و دانیشتوانی خەڵقی کوردستان و کوردان کە لە هەرچی شوێنێک بن. ئمڕۆ کوردستانی باشوور لەبەر چاوی هەمومانەوە پڕەتی ژمارەیەکی زۆر لە بارەگای دەوڵەتی تورکیای تیا بە تایبەتی میتی تورکی و لە بەتایبەتیش لە دەوروپشتی قەندیل و شارەکانی ترە. ئەمە دوای ئەوە لەلایەکی ترەوە ئەنفالکردنی کووردە بە کاڵای تورکی و نەهێشتنی پێشکەوتن و ئابووری کورد لە حەت تەنانەت لە باشووری کوردستانیش بە شێوەیەک ئیشەکە کە بگاتە ئەوەی کە کورد هەرچی بەڕێک هەیە لە ژێرپی کووردا دەری بێنە ئیتر چ سیاسی بێ چ ئابووری بێ چ فکر و کولتور بێ. بەنسبەت ئێمەی کوردەوانێ هەڵوێستی خەڵق ئەبێت جا بکەینەوە لە هەڵوێستی حکوومەت. هەڵوێستی خەڵق کە خەڵقی کوردستان دانیشتوانی شارەکانی کوردستان بە هەموو دڵێکیانەوە بە هەموو قەناعەتێکیانەوە پشتیوانی خەڵقی ڕۆژاوان ئەو زامەی کە لە دڵی ئەوانە ڕۆژانە ئەگەر پشی بە هەرچی شوێنێکا بگەڕێ کەناڵەکان ببینی هەموو شوێنێک ببینی سێرەکەی لەسەر کەناڵەکانە بۆ ئاگاداری ورد و درشتی ئەو شەڕە نەگریسەی کە بە کورد ئەفرۆشرێ لەو بەشەی کوردستانە. ئەمە وەکو خەڵق بەڵام کێشەکە لەوای ئمڕۆ حکوومەتی هەرێم هەم لە ڕووی هەنێ بەرژەوەندێەوە کە بەستراوە بە تورکیا و بەستراو بە دەوڵەتانی ئیقلیمیەوە هەروەها لەبەر ئەو معاهدە ئەو پەیوەندیانەی کە لەگەڵ وڵاتان و ئەقلیمی غەرب و شەرقا هەیەە ئیتر چه رووسیا بێ چه ئەمریکا بێ کارێکی وای کردووە کە ناتوانن لە ئیدانەکردنێک زیاتر هەڵوێستەکانیان تێپەڕ بکە کە ئەمە ئێمە لە تەلەڤیزیۆنەکانە ئەیبینین کە دەبوایە ئیمڕۆ ئێمە وەکو چۆن لە فەیسبووکەکاندا نووسراوە کە کورد خەوە بینێ بەوەی کە ئەم بنکە تورکیانە بچێتە دەرەوە مەفروض بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام بەداخەوە کە بە شێوەیەکی خەوماوەتەوە. ئەگەر بێتە سەر بە شێوەیەکی گشتی ئیش لەسەر ئەمە بکەیت دیارە بوونی هەموو بارەگایەکی و دەوڵەتێکی تر ئەبێ بە پێی ئیتیفاقەیەک بێ و بە پێی پێویستی بێ و کە ئەمە حکوومەتەکان ئەیکرد ئەوە نییە تۆ ساحەی هیچ وڵاتێک کراوە بێ لە بەردەمی وڵاتێکی ترە. ئێمەش وەکو کورد کە کوردستانی باشوور کە بەسراین بە حکوومەتی عێراقیەوە ئەوەنەی لە کوردستان مەفروضە حکوومەتی عێراقیش بێتە دەنگ چونکە ئەوە خاکی عێراقە بەنسبەت بە پێی دەستووری عێراقی و لە عینەن وەختا ئێمە حکوومەتی هەرێمی نزیکەی 3 ساڵە خۆمان حکوومەتمان هەیە بە مەفروضە بە هەموو شێوازێک ئەم بنکە و بارەگانە بچنە دەرەوە ئێمە ئەمە بە قەناعەتی من ئەگەر بچوونە دەرەوەی ئەمانە بەشێکە بێت لە سەربەخۆیی سیاسی کە ئێمە توانین بەدەستی بێنین و ئێرە ئیتر نەکرێ بە بنکەیەک بۆ هجوومکردنە سەر پارچەکانی تری کوردستان. ئەو هێرشکاریی کە دەوڵەتی تورکیا کردوێتە سەر ڕۆژهەڵاتی سووریا هێرشێکی داگیرکاریە و پێویستە ئیدانە بکرێت لەلایەن هەرێمی کوردستانەوە کە بەداخەوە تا ئێستا بێدەنگە و دەوڵەتێکی لاوازی وەکو عێراقیش توانێت ئەوە نییە کە ڕێ بگرێت لە هێرشەکانی دەوڵەتی تورکیا و ئەبێ ڕوون بێ لە لای سەرکردەکانی کوردستان و بە تایبەتی لای پارتی دیموکراتی کوردستان کە زۆربەی پۆستە سیاسی و حیزبەکان لە لای ئەوانە پێویستە لە دوای ڕیفراندۆم دەوڵەتی تورکیا چ مامەڵەیەکی کرد لەگەڵ سەرکردەکانی کوردستانە و گاڵتەی بە ئەزمموی ڕیفراندۆم و سەربەخۆی هەرێمی کوردستان کردووە. ئەمە بۆ هۆکارێک کە دابڕانێک لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و پەیوەندی دیبلۆماسیەکانە لەگەڵ دەوڵەتی تورکیا بۆی ئێستا کاتیەوە هاتووە بەڕاستی کە جۆرێک لە تۆڵە لە دەوڵەتی تورکیا بکرێتەوە لایەنی کەم هەرێمی کوردستان هەڵوێستی خۆی سەبارەت بەم داگیرکاری و هێرشکردنا دیکتاتۆریی دەوڵەتی تورکیا بۆ سەر سووریا و کوردانی سووریا ڕابگیرێت و بەلایەنی کەماوانە ئێمە بتوانین بەربگرین لە هەموو ئەو هێرشە ئابووریە درامایە کە تورکیا تەزدیری سەقافەتی تورکی خۆی و ڕۆشنبیری تورکی خۆی لە ڕێگای کۆمەڵێک زنجیرەی دواکەوتووەوانە پەخشەکرێ لە هەرێمی کوردستانە. تەنها هیچ کەناڵێکی تەلەڤیزیۆنی هەرێمی کوردستان هەڵوێستی نییە کە ئەو زنجیرە درامایانە ڕابگیرێت و ئەو هێرشە ئابووری کە تورکیا خۆی بە هەرێمی کوردستان ئەژیێنێت و تەواوی کاڵا بە سەرچوەکانی لە هەرێمی کوردستان ساغەکاتەوانێت کاتیەوە هاتووکە هەرێمی کوردستان ڕێگا بگرێت لە ئەو هێرشە زۆرە ئابووری تورکیا و کاریگەری لەسەر هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە تا ئێستا حیزبەکانی هەرێمی کوردستان ئیدانەکردنیان بۆ هێرشکاریە ئیدانەیەکی زۆر لاواز و لە شوێنی خۆی نییە. بەدڵنیاییەوە ئێمە 2012 لە هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان داوامان کرد کە
پێویستە و بنکەیانەی بارەگاکانی تورکیا لە هەرێمی کوردستان هەڵبگیرێت چکە و بنکەیەکە بۆ لێدانی پەکەکە و هەموو ئەو بزافە ڕزگاری خوازانی کە لە باکوور و لە ڕۆژئاوا بڵین بنکێکیانێ لە ناو هەرێمی کوردستانە مەبەستەکە بۆ خاپورکردنی قەندیل و هەموو ئەو جوڵە سیاسی و عسکەریانەیە کە لە هەرێمی کوردستانە بەڵام بەداخەوانێ بە هیچ شێوەیەک نە پەرلەمانی کوردستان توانێ هەڵوێستی هەبوو و نە حیزبەکانی هەرێمی کوردستانی ژڕێیان گرت لە هەڵگرتنی ئەو بارەگایانە بۆ ئێستا کاتی ئەوە هاتووە بەڕاستی بیر بکرێتەوە کە ئەو قاعیدە عسکەریانە لە هەرێمی کوردستانە پێویستە بچێتە دەرەوانێ.